نعلن افتتاح التباب الترشيح لمنصب رئيس الجمهورية. کێ دەتوانێت ببێتە سەرۆک کۆمار؟ ئەوانەی ناتوانن خۆیان بۆ بوون بە سەرۆک کۆمار کاندید بکەن کێن؟ 3 هەفتەی ماوە بۆ یەکلایکردنەوەی کۆتایی پۆستی سەرۆک کۆماری نوێی عێراق. ئەم پۆستە کە بەرکەوتەی یەکێتیە زۆرترین قسەی لەبارەوە دەکرێت، بەڵام کەس ناتوانێت قسەی کۆتایی لەبارەوە بکات جگە لە یەکێتی خۆی. میدیا و سیاسەتمەدار و حیزبەکان هەر یەکەیان بۆ خۆیان لێکدانەوە بۆ ڕێگەی یاسایی و سیاسیەکانی ئەم بابەتە دەکەن، بۆ خۆیان ناوی کاندید ڕادەگەێنن. بەڵام ئەوەی کە قسەکەری کۆتاییە هێشتا بێدەنگە. مادەی 68 دەستوری عێراقی مەرجەکانی بۆ کاندیدی سەرۆک کۆمار ڕوون کردوێتەوە. کاندیدی سەرۆک کۆمار دەبێت هەڵگری ڕەگەزنامی عێراقی بێت و لادایک و باوکێکی عێراقی بێت، خاوەنی بڕوانامە. بەمەش زۆرترین خەڵک مافی ئەوەیان دەبێ خۆیان کاندید بکەن. دەبێت ئەو کەسە کەسێکی نیشتیمانی بێت و سزانە درابێت بە هیچ تاوانێک و هیچ دۆسێکی گەندەڵی. ئەوەی کێشەی هەندێک لایەنی سیاسیە ناتوانن کەسایەتیە بەهێزەکانیان لە بەغدا کاندید بکەن چونکە بەهۆی گەندەڵیەوە سزا دراون یان بڕوانامی پێویستیان نیە یاخود لە عێراقدا نابنە کەسایەتیەکی نیشتیمانی. ئەم پۆستە کە بە ژۆرەی نەریتی سیاسی لە عێراق بەرکەوتەی کووردە، لە نێو کوردیشدا بەرکەوتەی یەکێتیە. یەکێتیش بۆ یەکلایکردنەوەی کاندیدەکەی وەک ئەوەیە یاریەکی ناوخۆیی بکات، جایتر بافڵ تاڵەبانی سەرۆکی حیزبەکە کاندید بێت یاخود هەر ئەندامێکی دیکە. یەکێتی بە پشتیوانی بە پەیوەندیەکانی لە عێراق ئەو ڕێکەوتنانەی بۆ مەبەستە کردوێتی. هیچ پەلەی نییە لە دیاریکردنی کاندیدەکەی بۆ ئەو پۆستە، بەڵام کۆتا قسە لەو بارەیەوە قسەی خۆیەتی.